سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ دەکەم. بانکی ناوەندی بە نرخی فەرمی دۆلار دەداتە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو لە هەرێمی کوردستان. هاتوچۆ ڕەتی کردەوە داهاتی ساڵی ڕابردوو ئاشکرا بکات. هۆکاری نەناردنی پارە و بودجە لە بەغداوە بۆ هەرێم ئاشکرا کرا. بانکی ناوەندی بڕیار بۆ کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو لە هەرێمی کوردستان دەردەکات و ئەوەی پابەندی یەکگرتنەوەی کۆمپانیەکان نەبێت مۆڵەتی کارکردنی لێوەردەگیرێتەوە. بە پێی نووسراوێکی لقی هەولێری بانکی ناوەندی عێراق لە هەرێمی کوردستان ئاماژە بە چەند بڕیارێک کراوە کە بۆ سەرجەم کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو لە هەرێمی کوردستان دەرکراوە. لە نووسراوەکەدا هاتووە دەبێت تاوەکو 1/3/2023 سەرجەم کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو سەردانی بانکی ناوەندی عێراق لقی هەرێمی کوردستان هەولێر و بانکی ناوەندی هەرێم سلێمانی بکەن بۆ خۆگونجاندن لەگەڵ یاسا و ڕێنوویەکانی بانکی ناوەندی عێراق بە پێچەوانەوە مۆڵەتی کارکردنیان لێوەردەگیرێتەوە. لە ئێستادا نرخی دۆلار گەیشتۆتە بەرزترین ئاستی و هیچ کام لە ڕێکارەکانی بانکی ناوەندی نەیتوانیوە بەهای دینار بەرز بکەنەوە. بە پێی ئەم بڕیارە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو لە هەرێمی کوردستان سوودمەند دەبن لە وەرگرتنی بەشە دۆلاری هەفتانە بە نرخی زیادکردنی ئاشکرای بانکی ناوەندی عێراق. بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ئاماری ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی تۆمارکراوە و ڕووداوەکانی هاتوچۆی لە ساڵی ڕابردوو خستە ڕوو، بەڵام ئامادە نەبوو بڕی داهات لە ساڵی 2022 ئاشکرا بکات. لە کۆنگرێکی ڕۆژنەمەڵیدا بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆی هەرێم ڕایگەیاند 2,41,000 ئۆتۆمبیل لە هەرێم تۆمارکراوە لەگەڵ 18,819 ماتۆرسکیل. سەبارەت بە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ ڕایگەیاند 3,706 ڕوودا و تۆمار کراوە، 445 کەس گیانە لەدەستداوە و 7,225 کەسیش بریندار بوون. سەبارەت بە بڕی داهاتی هاتوچۆ لە ساڵی ڕابردوو هاتوچۆی هەرێم ڕەتی کردەوە هیچ داهاتێک ئاشکرا بکەن و وتی ئەوان هیچ داهاتێکیان لا نییە. با جۆرەی ئەو ئامارانەی بەڕێوەبەرەتی گشتی هاتوچۆی هەرێم بڵاوی کردوتەوە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا 1,825,976 سەرپێچی تیژڕەوی لە ڕێگەی کامێراکانیانەوە تۆمارکراوە. سزاکانی سەرپێچی تیژڕەویش لە هەرێمی کوردستان لە 60,000 دینارەوە دەست پێ دەکات تا 240,000 دینار. ئەگەر بڕێکی ناوەندی ئەو سزایانە هەژمار بکرێت ئەوە دەردەکەوێت حکوومەتی هەرێم تەنها بە سزاکانی سەرپێچی تیژڕەوی بڕی 182 ملیار و 597,600,000 دیناری لە شۆفێران وەرگرتووە. حکوومەتی هەرێم هیچ گرێبەست و زانیاریەک نادات بە وەزارەتی نەوت و چاودێری دارایی عێراق. سەبارەت بە چۆنەتی مامەڵەکردنی وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ بڕیاری دادگای فیدراڵی لەسەر هەڵوەشانەوەی یاسای نەوت و گازی هەرێم، وەزارەتی نەوت ئاماژەی بەوە کردووە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتی کردوتەوە هیچ گرێبەستێکی نەوتی و داتا و دۆزینەوەی نەوت و فرۆشتنی و بەرەمێنانی ڕادەست بە چاودێری دارایی عێراق بکات. لەوبارەیەوە سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاماژەی بەوە کردووە وەزارەتی نەوت 8 نووسراوێن ئاڕاستەی کۆمپانیا بیانیەکان کردووە کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەستیان هەیە و هەروەها 12 نووسراویشان ئاڕاستەی سەرۆکی حکوومەت و وەزیری سەمنە سروشتیەکان و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی فیدراڵ کردووە لەسەر جێبەجێنەکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی لەلایەن هەرێمی کوردستانەوە. هەر ئەم بابەتە هۆکاری ئەوەیە وەزارەتی دارایی عێراق هیچ بڕەپارەیەک بۆ هەرێم نانێرێت. لە کۆتاییشدا دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم بە جدی کار بۆ ڕێکەوتن بکات ئەگەرنا دۆخی ئابووری و دارایی هەرێم لەم ساڵدا بەبێ هاتنی بەشە بودجە لە بەغداوە بەرەو خراپی دەڕوات. محەممەدی حاجی مەحموود ڕای دەگەێنێت ئەمریکا فشاری جدی لەسەر پارتی و یەکێتی دروست کردووە بۆ یەکگرتنەوە و یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگە. دەژڵێت من پێم وایە هەرگیز پێشمەرگە یەک ناگرێتەوە.
محەممەدی حاجی مەحموود سەرۆکی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان لەبارەی پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی ڕایگەیاند لەو ماوەیەدا ناکۆکیەکان زۆر توندبوونەوە، بەڵام لەم چەند ڕۆژەدا چەند کۆبوونەوەیکیان کردووە و دەگەنە ئەنجام، چونکە ئەوان هیچ چارەیەکیان نییە جگە لە پێکەوە کارکردن. سەبارەت بە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگەش دەڵێت من پێم وایە هێزی پێشمەرگە بەو شێوەی خەڵک دەیەوێت یەک بگرێتەوە هەرگیز یەک ناگرێتەوە، چونکە تا ئێستا دوو ئەزمونمان هەیە. ئەزمموی یەکەم لە دوای یەکەم هەڵبژاردننی پەرلەمان و هێزی پێشمەرگە بوو بەیەک وتیشی، بەڵام کاتێک شەڕی ناوخۆ دەستی پێکرد هەموو پێشمەرگە لە ماوەی یەک کاتژمێردا جیابەوە، نەک تەنها جیابوونەوە بەڵکو شەڕیشیان دژ بە یەک دەست پێکرد. ئەزمموی دووەمیشمان لە کاتی شەڕی داعش بوو کە زیاتر لە 14 لیوای هێزەکانی پێشمەرگە یەکیان گرتبەوە. هێزەکانی 1970 لە بەرەکانی شەڕبوون و بەرگریان دەکرد، بەڵام کاتێک 16 ئۆکتۆبەر و هێرشی عێراق بۆ سەر کەرکووک و ناوچەکانی دیکە ڕوویدا لە ماوەی کاتژمێرێکدا لیواکانیش جیابوونەوە و چەکەکانیان لە نێوان خۆیاندا دابش کرد. ئەمەی ئێستاش هەمان شێوەیە، بۆیە من پێم وایە هەرگیز هێزەکانی پێشمەرگە یەک ناگرنەوە. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەر.